لە ناساندنی کەسانی خاوەن پێداویستی تایبەتەکەین و بە تایبەتریش باز لە نابینایانەکەین لە ڕێگەی چەند کۆڕ و سیمینارێکەوە کەسانی نابینە ئاشنا ئەکرێن بە خوێندکاران. ئەم کەسانە سەردانی خوێندنگەکانەکەن بۆ ئەوەی کە خوێندکاران زانیاریان هەبێ لەسەر شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و بە تایبەتریش لەگەڵ نابینایان. با بزانین ئەم بیرۆکەی ئەم چالاکی لە چیەوە سەرچاوی گرتووە، ئەمە تا چەندێک ئەتوانرێت کۆمەڵگا هۆشیار بکاتەوە سەبارەت بەوەی کە بۆ نمونە هاوڵاتیان بتوانن مامەڵە لەگەڵ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکەن بە تایبەتر ئەگەر لە شوێنێک ئێمە چاومان بە کەسانی خاوەن پێداویستی کەوت بتوانین بە شێوازێکی دروست مامەڵە لەگەڵ ئەو کەسانەیە بکەین بۆ ئەوەی کە باشتر لەسەر ئەم چالاکیە گفتوگۆ بکەین. ئێستا بە خۆشحاڵی و میوانداری بەڕێز چاوان سۆرانمان کردو کە بەڕێزیان چالاکوانن لە بواری کەسانی خاوەن پێداویستی تایبەتە. چاوان خان سڵاو لێ زۆر بەخێر بێ. سڵاو لە ئێوەش زۆر سپاس. سپاس بۆ تۆ. پێمان بڵێ ئێوە چۆن ئەتانەوێت لە ڕێگای کۆڕ و سیمینارەکانەوە کەسانی خاوەن پێداویستی تایبەت و بە تایبەتریش نابینایان بناسێنن بە خوێندکاران؟ ئێمە زۆر سپاسی ئێوەکەین ئەمڕۆ میوانداریتان کردوین. ئێمە وەک سەنتەی ڕۆشنایی گروپێکین من کە لەگەڵیانام و ئەوانیش کۆمەڵێکن لە نابینایانی تر هەر جارە و نابینایەک بە پێی پێویستێکە و بۆ پێی گونجاندن بۆیان ئەچین سەردانی شوێنەکانەکەین کە پێشتر مۆڵەتمان لێوەرگرتوون قوتابخانەکان بە بنەڕەتی و ئامادەیەکانەوانە سەردانیان ئەەکەین و سیمینارێکیان بۆ پێشکەش ئەەکەین تایبەت بە نابینایان و نابینایەشی کە لەگەڵمانایە بابەتێک پێشکەشەراوەکو ئەوی کە نابیناش ئەتوانێت سیمینار بکە ئەتوانێت بابەتی هەبێت و ئەتوانێت خزمەت بکوەکو کەسانێکی ئاسایی. دەستە خۆش بێت. ئێوە چی ئەەکەن لەوێ؟ ئاچن ناساندنەکەی ئێوە بۆکو کەسێکی نابینا ئەو کەسە نابینایە کابانە قوتابخانەکە چی ئەکات؟ باسی چی ئەکات؟ کۆڕ و سیمینارەکەی ئێوە پێکاتۆ لە چی؟ بابەت بۆ بابەت دەیگۆڕێ، بەڵام کۆڕ و سیمینارەکە سەرەکیەکەمان ئێمە و نابینایە. ئێمە باسی ئێمە و نابیناکەین، چۆنێتی هەڵسوکەرکردن لەگەڵ نابینایە، چۆنێتی هاوکاریکردنیان، چۆنی شێوازی دەستگرتنیان، ناسینی شێوازی نووسین و خوێندنەوەیان کاتێ ئەوان کە وەکو ئێمە چۆن کتێبە خوێنەوە ئەوانیش کتێبە خوێنەوە بەڵام بەدەنگی ناساندنی ڕۆژە جیهانیەکانیان چونکە نابیناش چەندین ڕۆژی جیهانی هەیە کە تایبەت دروستمان کردووە و خزمەتیان ئەو سیمینارەکە پێشکەشەکە بەڕاستی یان نابینایە بۆ ئەوێ سیمینارەکە پێشکەشەکە؟ من سیمینارەکە پێشکەشەکەم و نابینایەکیش سیمینار لەسەر بابەتێکی جیاوازتر پێشکەشەکە بۆی زۆر بێزارکەر نەبێت چونکە تەلەبە خۆت دەزانی زۆر گوێ ناگرێت. کەواتە چاوان خەم بۆچی بیرتان لەوە کردەوە لە خوێندنگەکانەوە دەست پێ بکەن بۆ ئەوەی کە بتانەوێتتر هەر ئامانجێکتان هەبێت لە سەرەتا لە خوێندنگەکانەوە دەست پێ بکەن اینجا بۆ شوێنەکانی تر؟ وەک هەمومان نەزانین کاتێک کە بتەوێت گۆڕانکاری لە کۆمەلگایەکە بکەیت پێویستە سەرەتا لە خۆتەوە دەست پێ بکەیت. کاتێ ئێمە لە خۆمانە دەستمان پێ کردوای ئەوە ئەچێتە سەر پەروەردە خوێندکارەکانمان. گرنگترین شت خوێندکارەکانی کۆمەلگایە کە ئەوان نەوەی داهاتومان و ئەتوانین گۆڕانکاریەکان لەوانەوە دەست پێ بکەین. ئێمە بیرمان کردەوە کە ئەمان بە نابیناکان و بە خاوەن پێداویستی تایبەت بناسێنین و دواتر کە ئەوان گەورە بوون ئەتوانن خزمەتیان پێ بکەنەوە. لانا کەم قۆناغاگرێتەوە، قۆناغی سەرەتایی ئەگرێتەوە ناوەندی ئامادەی ڕەنگە ئێمە گرنگ بێت خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانیش لەوە تێ بگەن کە چۆن بتوانن ئەگەر نابینایکە نەسەر شەقامێک بینی چۆن هاوکاریکە. بێگومان ئێمە وەکوی کە نووسرامان بۆ پەروەردە کردو و ڕێگەپێدانی پێیاوین بۆ مەکتەبەکان و خوێندنگاکان بە بنەڕەتی و ئامادەیەکانەوە نووسراویشمان ئامادە کردووە چاوەڕێی جوابین لە سەرۆکایەتی زانکۆوە. جارێ زانکۆی پۆلیتەکنیکمان ئاگادار کردوێتەوە هێشتا نەچینتە زانکۆی سلێمانی. ئیشەڵا بەتەمای نووسراویش ئاراستی ئێوە بکەین و ڕێگەپێدانمان بۆ بکەن تا بتوانین هەموو خوێندکارەکان و چینی توێژەکان ئاگادار بکەینەوە. ئێمە تەنها لەوانە وەستاوین کە بڵین بەس خوێندکاران نا، ئێمە چەندین پرۆژی ترمانەیە کە لەگەڵ ڕێکخراوەی کۆمەڵە مەدەنیەکانە بەتەمای کۆڕ و سیمینارێکی جوان بۆ کەسانی ئاسایی و کۆی کە بڵین نەخوێنەوار بێ، نەمامۆستا بێ، نەتەلەبە بێ، یعنی پێویستکە هەنێک هەیە هەر خۆی حەزی لەوەیە کە بچێت بۆ سیمینار و وەرکشۆپ و ئەوانە. ئێمە چەندین وەرکشۆپمان ڕێخستووە بەڵام زیاتر خاوەن پێداویستی تایبەت خۆی تیا بووە، بەڵام ئێمە ئەمانەی ئەم جارە خاوەن پێداویستی تایبەتی زۆرتیانە بێت ئەوان دانەنیشن گوێ بگرن. ڕاستە ئەوانیش پێویستیان بە زانیاری هەیە بەڵام ئێمە بە پێویست ئەوانمان ئاگادار کردێتەوە لە ماف و ئەرکەکانی خۆیان. ئێمە ئەمانەیە کۆمەلگا ئاگادار بکەینەوە لە ماف و ئەرکی خاوەن پێداویستی تایبەت. تا بەڕای بەڕێستان ئەتوانن لە ڕێگای پێشکەشکردنی کۆڕ و سیمینارەوە
کۆمەڵگا چاوکراوەتر بێ هۆشیارتر بێ سەبارەت بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ کەسانی نابینە؟ بێگومان لە ڕێگە وەرکشۆپ و سیمینارەوانە ئەتوانین ئەو گۆڕانکاریە دروستکەین. یەکێک لەوان خاڵە گرنگەکانی تر ئەوەیە کە ئێمە پێویستمان بە کەناڵە ڕاگەیاندکارەکانە وەکو بەڕێستان ئێمە ئەگەر ئاوا چەند جارێک بین لەسەر کەناڵەکان قسە بکەین بۆ خزمەتی خەڵکو و خزمەتی خاوەنپێداویستی تایبەت ئەوانیش گوێمان لێ ئەگرن و ئەزان کە خاوەنپێداویستی تایبەت ئیتر بار نییە بەسەر کۆمەلگا و ئەوانیش خزمەتەکەن. زۆر ڕاست دەستە خۆش بێت هەندێک ئامێر وە هەندێک شت هێناوەتە ئێرە پێمان بڵێ شتانە چییە؟ ئەمە یەکەم جار پێداویستەکانی نووسین و خوێندنەوەیانە ئەوە لەوحەیە لەگەڵ قەڵەمی برایل ئەوەشیان تابعەیە کە هەر بۆ نووسین بەکارێت بەڵام شێوازی نووسین پێی ئاسانترە وەکو لەوحەنیە کاتێکی زۆرت لێبەرێ ئەرکێکی زۆری بێ و پەنجەکان زیاتر ئازێت بە. باشە ئەمە چییە؟ ئەوەش گۆچانی سپیە تایبەت بۆ ڕۆیشتن و هاتوچۆ. باش ئەمە گۆچانی سپیە کەواتە ئێوە ناساندن بۆ هەموو ئەو ئامێر و پێداویستیانە ئەکەن کە نابینایەک بەکاری هێنێت بەم جۆراکرێتەوە وایە بێگومان بەو نا ئەوە کێشەی نییەوە جوڵێ بەدلی خۆتە لەیەکی تۆ فێوەیەکی. باشە ئەم شێوازی دەرکرد دەستگەستنەکەم تەواوە؟ بەڵێ دەستەکانت خۆش بێ کاتێک ئێوە بۆچی ئەمە بە خوێندکارێکە ئەز ئاناسێنن خوێندکارێک چی ئیشێکی بەوە هەیە بزانێت ئەمە چییە؟ لەبەر ئەوەی هەنێک کەس کە ئەو گۆچانە بەدەست نابینایەکەوە ئەبینێت نازانێت ئەوە نابینایە. ئەو گۆچانە هێمایە بۆ نابینایە بوون تەنها چاویلکە لە چاوکردن هێمانیە بۆ نابینابوون هەنێ چەندین نابینامان هەیە کە هیچ کێشەیەکیان نییە لە ڕووی دەرەوەیە بەڵام نابیناشە گۆچانەکەی پێنەبێت و نەزانی نابینایە. باشە ئەمە بۆ گۆچانەکە چاوەنگیان ئەو بابەتانەی تر بۆ خوێندکارێک بۆ گرنگە کە بزانێت ئەمانە تایبەتە بە نابینە تا نووسینەکانیان شارەزا بێت. من خۆم هیچ لە بابەتی نابینەم نازانی هەتا نەچوومە سەنتەر من ساڵی 2009 کە تەخەڕوزم کرد و چوومە سەنتەر هیچ شتێکم لە بابەتەکانیان نازانی یعنی کە یەکەم جار ئەوەم بینی ئەوە بۆ چی بەکارهێنن من لەسەر ئەوەی کە خۆم حەزم کرد بیزانم بیستم ئەو چالاکیە پێشکەشی قوتابیانی تریشکەم بۆی ئەوان تووشی ئەو شۆکە نەبن کە بڵێ ئەمانە کێن ئەمانە چی بەکارهێنن چۆن ئەنووسن. کۆڕ و سیمینارتان پێشکەش کردووە فیدباکی خوێندکاران چی بووە یعنی هەستەکەی لە کاتێکا کە ئێوە ئەو سیمینارانتان پێشکەش کردووە خوێندکاران ئاشنا بوون بۆ پێداویستیانی کە تایبەتە بە کەسانی نابینە؟ سپاس بۆخوا زۆر باش بووە تازەترینشیان کە چینە قوتابخانەیەک نامێنای قوتابخانەکە بێنم خوێندکارەکان چون لە دەرەوە گوڵیان پێشکەش کردین ئەو نەخۆشحاڵ بوون من جیازەکانمایە دەستیان خۆیان بەکاریانە هێنا یعنی هاتم پرسیاریانە کرد ئێمە ئەوە چۆن بنووسین کە وەکو نووسینی تایبەت بە نابینایانیش من حرفەکان پێوتن ئەوانیان نووسیەوە دوایی ئەیان خوێندەوە خۆیان زۆر حەزیانە کرد بیزانن و شارەزای بن. باشە ئەو شتێک تر چییە ئەو کتێبەوە چییە؟ ئەمە کتێبە خاوەن تایبەت بە نووسینی زبر و چاوساخیشی لەسرە لە ئێران هێناومانە کە چیرۆکەکان بە چیرۆک و شعرە بە برایلیش لەسەری نووسراوە بە چاوساخیش لەسەری نووسراوە بۆ خوێندکارەکان ئیتر نابیناش ئەتوانێت بخوێنێتەوەنێ و چاوساخیش ئەتوانێت بخوێنێتەوە. ئەو جۆرە کتێبانە لە کتێبخانەکانی هەرێمی کوردستانە بەردەستە ئەمانە بەشێکی کەمی بڵێ لە کتێبخانەی گشتی بەشەکراوەوە تایبەت بە نابینایان کە کتێبی برایلی لێیە چەند کتێبێکشمان لەوەم بە هەدێ بۆ بردن چونکە ئێمە هێنامان وەکو سەنتەر ئێمە هێنامان برتان بۆ قوتابخانەکە یان بۆ بردمان بۆ کتێبخانەی گشتی لە سلێمانی گشتی لە شاری سلێمانی باشە و ئەمریکا ئەو جۆرە نووسینی پێکرێت لێرە بوونی هەیە بێگومان وەکو ئەوی کە ئێمە هێناومانە هەیە بەکارە هێنرێت بەڵام لێرە دروست ناکرێت چکە ئەم ئامێرانە دروستکردن و تێچوونیان تۆزێک زەحمەتە ئێستا ئەو گۆچانەی بەدەستەوەیە بەسیترین شتیانە کە نرخەکەی $6 هەزانەکەی $4 یعنی بۆ نابینا بتوانێت ئەوە دەستەبەرکە زۆر قورسە بووی. باشە بەگشتی ئەمە خاوەن پێداویستی تایبەتمان زۆرە و بە تایبەت نابینایانمان زۆرە کە ئێمە لێرە بەرنامەی تایبەتمان بۆ کردوون میوانداریمان کردوون کە خاوەن بەهرەی زۆر باشن باشە خاوەن بەهرەی زۆر باشی تایە و یەکێک لە خاوەن پێداویستی تایبەتەکان یەکێک لە نابیناکان کە کەم بینایە نابینەی تەواو نییە چەند ئامریکی دروست کردووە ئامریزیرێک دروست دەکات باش ئەمە ئێوە بوو ئەم کەسانەش نابنە قوتابخانەکان خوێندکاران ئەم کەسانەش بناسن بێگومان ئێمە یەکەم جار ئەوەشمان خست بۆ بواری جێبەجێکردنەوە کە کاکسەروەریشمان لەگەڵا بوو ئامێرەکانی پیشانەیە کە وەکو کەم ئەندامێک و وەکو خاوەن پێداویستێکی تایبەت ئەم ئامێرانی دروست کردو و خزمەت ئەکا چەندین هینمان هەبوو
شانۆیمان هەبوو لەوێ پێشکەشمانە کرد کە تایبەت بوو بە نابینە چۆن ئەڕوات و کەسێکیش کە بە شێوەیەکی ناشرین بەرپەرچێتەوە ئەڵێ تۆ تەنها داوای پاراکەیت و سوالکەریەوە شانۆیەکی بچوو بوو کە پێشکەشمانەکردن هەوڵی ژین بەردەوام بێت بەڵام بە پێی گونجان تا ئێستا زۆر بۆمان نەگونجاوە چونکە هاتچۆکە زۆر تۆزە قورسە. باشە چاوەخان بگومان تۆ بە حکمەوەی کە بەرێکەوتن زۆرە لەگەڵ کەسانی نابینەیە ئەوەندەی تۆ ئاگاداربی ڕەنگەم پرسیارم پێویستی بە توێژینەوە ئەو بابەتانە هەبێت بەڵام بۆیە لە بەڕێستیەکەم چونکە ڕەنگە چیرۆکەکان لای تۆ زیاتر هەبن تا چەند کۆمەلگای ئێمە هۆشیارە لە کاتێکا کە لە شوێنێکی گشتیا لەسەر شەقامێکا کە کەسێکی نابینە ئەبینێت نەک بە چاوی بەزەی سێریکا بەڵکو ڕێزی لێ بگرێت و هاوکاری بکات تا چەند کۆمەلگای ئێمە ئەم ڕۆحێتیایە بێگومان کۆمەلگای ئێمە گەیشتۆتە ئەستێک کە ئاساییە نابینایەک بە تەنیا لە دەرەوە بێت و هاتوچۆی خۆی بکات کەسێکیش بتوانێت یارمەتی بات کۆمەلگای ئێمە هێشتا گەیشتۆتەوە ئاستێکە زۆر بەرزە و بە چاوێکی گەورە سەیری خاوەن پێداویستی تایبەتەکانەکە نەک هەر نابینە کە مەندامەکانی تریش بەڵام بەداخەوە هێشتا لە دایرەکانە لە دایرە حکومەکانیان لە شوێنێکا کە پێویستکە ئیشێکی هەبێت ئەوە هاوکاری ناکرێت بۆ نمونە کاتێکیتە نەخۆشخانەیەکەوە بەپێی پێویست هاوکاری نابیناکە ناکرێت یان بەپێی پێویست هاوکاری خاوەن پێداویستیەکە ناکرێت بۆ نمونە شارەوانی کاتێ ئەچیتە لە شارەوانی فەرمانێک دەرکراوە کە هەر بینایەکی تازە دروست بکرێت ئەبێ مەرجی خاوەن پێداویستی تایبەتی تیابێت کە دروستکردنی سلۆپە بۆ هاتوچەی کە مەندامان و چەندین هاوکاریتر بۆ نابینایان بەڵام بەداخەوە نەکراوەتە بۆری جێبەجێکردنەوەنێ و بە قسەیان ناکرێت ئەوش کێشەکە ئەوەیە کە خەڵکی ئێمە زیاتر بە دوای سەرمایەکەوەیە و نەک بە دوای لایەنە ئینسانێکەوە دەستە خۆش بێت چاوەخان تا چۆن ئێوە کار لەسەر ئەوە کە قوتابخانەکانی شاکە منداڵان فێری ئەوە بکرێن کە بە چاوێکی بەزەی سێریەم کەسانە نەکرێت ئێمە ئامانجی سەرەکیمان ئەوەندەی کە بەپی پێویستیش هاوکاریان بکرێت بێگومان ئێمە ئامانجی سەرەکیمان لە کارەکە ئەیکەین ئەوەیە کە ئیتر بە چاوی بەزەی سێری خاوەن پێداویستی تایبەت نەکرێت و ئەوانیش ئەیانەیە خزمەت بکەن بەڵام ئەگەر پێویستی بە هاوکاریەک بوو و ئەتوانی هاوکاریکی بە شێوەیەکی زۆر جوان نەک بە شێوەیە کە ئەو هەست بەکەمی خۆی بکات باشە لە ئێستای نابینایان ئەمەنە قوتابخانەکان لەو کروتەوە کە ئێوە کەسانی دیکەی خاوەن پێداویستی تایبەتیش بەرنا قوتابخانەکانەوە ئینشاءڵڵا بیرمان لێ کردوتەوانێ و بەڵام هێشتا لە پلانەیە باشە چاوەخان ئەم کۆڕ و سیمینارانەی کە بەڕێوەیە بەم بگومان بە تەنها بۆ ناو سنتەری شارەکان گرنگ نییە بەڵکو بۆ قەزا و ناحەکان و دەرەوی شارەکانیش گرنگە کە ئەو خوێندکارانەش زانیاریان هەبێت لەسەر ئەم بابەتانە هەوڵی ئەوەشتان ناوە لە شوێنە دوورە دەستەکانیش ئێوە بچن ئەم کۆڕ و سیمینارانە پێشکەش بکەن بێگومان ئێمە هەوڵی ئەومان ناوە بەڵام هێشتا کەسێکی وا چالاکوانم نەدۆزیوەتەوە کە بتوانێت ئەو کارە بکات بێگومان کەسی زۆر باشەیە بەڵام کەم ئەندام خۆی بەعام بە تەنیا ناتوانێت ئیشە بکات پێویستی بە هاوکاریەک هەیە بۆیە ئێمە ئەبێ کەسانێک بدۆزینەوە کە بتوانن هاوکاریان بکەن بە ڕۆحێکی ئینسانیەوە نەک تەنها بە مەبەستێک. باشە کەسانی نابینە تا چەند دڵخۆشن بەم چالاکی کە ئێوە پێشکەشیەکەن تا چەند ئەوان حەز بەواکەن کە بەڵێ هەموو کۆمەلگە و بە تایبەتیش خوێندکاران زانیاریان هەبێت لەسەر ئەو شێوازی مامەڵەکردن و ئەو پێداویستیانی کە کەسانی بە تایبەت نابینا پێویستیان پێێتی لەو بازنەی کەمنیتیام و کارەکەی تیاکەم بە جدی زۆر خۆشحاڵن زۆریش دەستخۆشیان لێ کردومەتەوە هەر یەک لەو نابینایانی کە لەگەڵمانان لەو سنتەرە هەوڵی ئەویان لەگەڵ ما بەشدار بن لە سیمینارەکانە تا ئێستا دووسێ کەسم گۆڕیوە ئەم جارە سەرەیەکێکی تریانە بێ ئەو خۆی ئامادەکە بۆ سیمینار و مەکتەبەکان. دەستە خۆش بێت کۆتا پرسیاری من ئەگەر قوتابخانەی ئێستا بینەری پرۆگرامەکەی ئێمە بێت مامۆستایە گیان هەر ناوەندێکی پەروەردەی بینەری ئەم پرۆگرامە بن پیان خۆش بێ ئێوە بەڕێسان و لەگەڵ بە هاوکاری کەسانی خاوەن پێداویستی تایبەت و بە تایبەتر نابینایان بچنە قوتابخانەکەیان کۆڕ و سیمینار پێشکەشکەن چۆن پەیوەندی بە ئێوە بکەن لە ڕێگەی مامۆستا عوسمانەوە من بە خۆشحاڵیەوە لە لای مامۆستا عوسمان کارەکەم ئەو فێری ئەمیشەی کردوم ئەتوان پەیوەندی بە مامۆستا عوسمانەوە بکەن سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنایی و بەڕێوەبەری سەنتەری ڕۆشنایی کۆمپیوتەر و برایلە من لە خزمەتیان نابم هەر ڕقم تەلەفۆن و شتێکیش پێویست بوو لای ئێوەدای ئەنێم و ئەتوان پەیوەندیمان پێوە بکەن. بەڵێ دەستە خۆش بێت سپاس بۆ تۆ سەرکەوتوو بن سپاس بۆ ئامادەبوونە ئومێد دەکەین کۆڕ و سیمیناری ئەم کۆڕ و سیمینارانە هەر بەردەوام بێت چونکە بە دڵنیایی و پێش خزمەت بە کۆمەلگا ئینشەڵڵا هەوڵی بەردەوام زۆر سپاسی ئەوە ئاکەم دەستان خۆش بێت لە شێوە ساق بێت. بەخێر بێت.